بەهەشت لە خەوما شێعری مامۆستا قانع. دوێنێ لە سەعات 5 و 6 شەو لەسەر جێ نووستم چاوم چووە خەو، ڕێم کەوتە چۆڵێ دەشتێکی بێ ئاو، تێیا دانرابوو قەنەفە شکاو، هەنارە کۆڵە و دوو بن سێفەتاڵ، وەک هەنارەکان دەربەن کەرەجاڵ. شیرێکی ترشا و هەنجوینی کۆنا، هەر من دەزانم تامیان چلۆنا، تێکەڵ و پێکەڵ لەویا ڕژا بوو، زەردەواڵە و مێش تێی وروژا بوو، چەند پیرێژنی چڵکن و پڵکن، کە پۆلە نەما و بناجووە کۆڵکن، لامل چرچ و لۆچ هەموو کوڕە پشت، خۆیان ئەدۆزی و ئەسپێیان ئەکوشت. ڕێزێک کۆڵەتی و هەیوان جێس خواردوو، دیوار داڕووخا و بێدار و پەردوو، پرسیم لە پیاوێ زادەی ئەو جێیە، کاکە گیان ئەمە خێڵە یان دێیە؟ وتی قوڕ بەسەر ئەمە جینانە، جێی مەلا و دەروێش سۆفی و شێخانە. وتم خۆ بەهەشت خۆشی مەشهورە، ئەمە بۆ وێران وەک شارە زوورە؟ وتی بۆیە کا وا داڕزاوین، هەزاران ساڵە دروستکراوین، کارەبا نەبوو گەرچەکمان سووتان، سەیارە نەبوو بەکەر ئەگەڕان، کاتی کارەبا هاتە ڕووی دونیا، ئێمە بۆ تەعمیر ئەرز و حاڵماندا، مدیری بەهەشت وەکیلی گشتە، کە چارەنووسی ئێمەی لە مشتە، ئەو ڕازی نەبوو بە عیلمی کافر، ئەرز و حاڵەکەی خستە ناو ئاگر. نوێنەرمان چووە خزمەتی مدیر، سکاڵایان کرد لەبارەی تەعمیر، مدیریش فەرمووی سەیرتان لایە، داخوازی ئێوە لام کاو و باە، خەستەخانەی چی چۆندا ئەمەزرێ، موختەبەری خوێن کەڵکی چی ئەگرێ، حەبی گاور کرد کەی بۆ ئیسلامە، بۆ خاس و عامە ئەبوو دووجانە. چیمەنتۆ و شیش و کارەبای بێفەڕ، لەناو بەهەشتا قەت ناکەونە گەڕ، بۆ داوا ناکەن بۆ زەرگ و شەمشێر، یەکتر سەر بڕن وەکو بەرخێنێر. ئێوە چیتانە لە پرد و جادا، تەپڵ و بەیداختان کەن ئامادە، خانووی کۆنکرێت بەکارتان نایە، هی کافرانی سەر ڕووی دنیایە، ئیجازەی مار و دوو پشک داواکەن، ڕادیۆ و تەلەڤیزیۆن و خوێندن ڕسواکەن. وەفد گەڕایەوە بە دڵیەشاوی، بە سەرگەردانی و بە لێقەوماوی، ڕاچەنیم لە جێ کە ڕوانیم شەوە، بۆم ئاشکرا بوو چیم دیوە خەوە.